لە پرۆژەی بەرزایەکانی قەیوانین زۆنی سی بۆ ئەنجامدانی سایسمیک ڕۆسهۆڵ تێست واتە پشکنینی زەمین لەرزە بۆ بناغی تەوەرەکان. تەبعاً ئەم تێستە لە ڕێگەی نووسنگی خاکەوە ئەنجام دەدرێت. ئەمە تێستێکی جیۆفیزیکسی بە نرخە تێگەیشتنێکی وردمان دەربارەی بناغی تەوەرەکان پێڵێت. لەم تێستەوە توانین جۆری گڵەکە بدۆزینەوە کە دیزاینەرەکان بەکاری دێنن بۆ دیزایانی تەوەرەکان بۆ بەرەنگاربوونەوەی زەمین لەرزە و هەروەها توانین تایبەتمەندی میکانیکیەکانی گڵەکە بدۆزینەوە کە زۆر ئەتوانین توانستی خاکەکەی پێچێککەینەوە و لەگەڵ ئەوەشە ئەتوانین داچوونی تەوەرەکانی پێ بکەین. بۆ تەوەری بەرز زۆر یعنی گرنگە ئەم تێستە بکرێت. ئەم تێستە سوودێکی زۆری هەیە بۆ سەلامەتی بیناکە و بۆ ئەوەی بیناکە بە تۆکمەهی دروست بکرێت. پێویستە ئەم تێستە ئەنجام بدرێت و ئێمە وەکو قەیوان گروپ بۆ ئەوەی بە سەلامەتی بیناکان تەنفیزکرێت داوایان لێ کردوین ئەم تێستیان بۆ ئەنجام بدەین. ئێستا تەبعاً گرنگە بۆ بینای بەرز ئەنجام بدرێت بۆ سەلامەتی بیناکە بۆ تۆکمەهی بیناکە بۆی دڵنیابین ئێمە کە زەمین لەرزە ڕوویدا یاخوا ڕوونەدات بەڵام کە ڕوویدا ئەو کاتە ئێمە بیناکانمان بۆ بەرەنگاربوونەوەی زەمین لەرزە دروست کراوە و ترسی ئەوەی نییە و ئەمە زەرورە لە زۆربەی پرۆژەکانە بۆ بینای بەرز ئەم تێستە ئەنجام بدرێت. وەکە میشە قەیوان گروپ پێشەنگ بۆ لە پێشکەشکردنی باشترینەکە. لێرە لە پرۆژەی بەرزایەکانی قەیوان کڕیارانی بەڕێز و دانیشتوانی خۆشەویستی پرۆژەکەمان دڵنیا دەکەینەوە لە بنیادنانی باڵەخانەکانماندا سەرجەم ستانداردە بەرزە ئەندازیاریەکانەکەین لە بواری بیناسازیدا. ئەمانەش کە بریتین لە تێستی خاک بۆ دیزاینێکی پتە و بەهێزی باڵەخانەکان تێستکردنی سەرجەم مەوادە بەکارهاتووەکان لە شیش و کۆنکرێت.